سەیری موچەی یاریزانەکانی پێشمەرگە بکەن و سەیری موچەی یاریزانەکانی کفری بکەن. بەڵام لەگەڵ ئەوەشدا هەرەکو ئاماژەم پێدا بارودۆخی خولی نایابی کوردستان بارودۆخی خول لەگەڵ جام زۆر جیاوازە. لە جام ڕاستە و خۆماڵ ئاوایی دەکەی لۆیە تەنها ئەتوو دەبی شەڕی ئەو یاریە بکەی. بارودۆخەکان جیاوازە، قەرەبووی تێدا نییە. هەر ئەوەش بووە کە یەکگری یانەی کفری دابەشکردنی توانای یانەی کفری توانای جەستەیی یانەی پێشمەرگەش بۆی ئەو گەشتەی کە کردوویەتی بۆ گەرمیان بۆ کەلار و کفری بەهۆی ئەو مادیبوونەی کە هەیەی لە خولی نایابی کوردستان ڕکابەرێکی تا سەر ئێسقان دەکات بۆ لە ڕێزمەرەکانی پێشەوە کاریگەری لەسەر ئەو یاریە بەجێهێشتەوە. بەڕاستی ناوبژیوان دەڵێت لێدانی فاو لە بەڵامە شوێنێکی هەرە مەترسیدار چێ جێبەجێی دەکات. گۆران